کە دوای ئەوەی لەلایەن خەڵکیەوە هەواڵمان پێگەیشت داوایان لێکردین کە خەڵکەکە زۆر بێ ئاوە لەبەرەوەی ئەو لافاوی کە ڕووی کردو لە شاری چەمچەماڵ ماڵەکانی پیس کردووە شەقامەکانی پیس کردووە ناو ماڵەکانی پیس کردووە کە زۆرێک لە ماڵەکان کە تا ئێستا ڕێژەکەی گاتە 1300 لە شۆڕش و تەکی و چەمچەماڵ بۆیە ئاو بوو بە پێویستترین شتی خەڵک لێرەیە ئێمەش داوامان کرد بەڕاستی لە دەستگای بەخشین کە خۆ پەداشیان باتەوە بەهانامانەوە هاتن هەر ئەمڕۆ 40 تەنکەر لە شاری سلێمانیەوە هاتووە و نزیکەی 6 بۆ 7 تەنکەریش لە ناو شاری چەمچەماڵ لەگەڵ دایرەی ئاوتەنسیقمان کردووە کە هەر کەسێ پێویستی بە ئاوە خوا پشتیوان بێ ئینشاءالله تعالی ئیمڕۆ ئاوی بۆ دابی نەکرێ بە ئومێدین ئینشاءالله ئەم کێشەیەش معالەجە بکرێ و کۆتایی بە کێشەی بێئاوی بێ لە شاری چەمچەماڵە. سەرەتای دەستپێکی لافاوەکەەوە لە یەکەم ڕۆژی سێشەمەکە لافاوەکە ڕوویدا شەوەکەی یەکەم ڕێکخراو لە کوردستان کەمپینمان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ سنووری چەمچەماڵ و شۆڕش و تەکیە وەسپاس بەخوایە سەرۆک و یەکەم دەستگای خێرخوازی بەخشین 40 تەنکەر ئاوی خواردنەوەمان دابین کردووە بۆ شاری چەمچەماڵ کە لە ئەوەڵەوە جۆمان لێی بوو کە زۆربەیان داوایانە کرد ئێمە لە ناو لافاوە خنکانی بەڵام ئاوی خواردنەوەمان نییە. ئەسپاس بەخوا ئەمڕۆ بە هاوکاری مامۆستا جەزا و برایانی مەڵبەندی چەمچەماڵ و دەستگای خێرخوازی بەخشین ئەم سنوورە دەستمان کردو بە تەوسیعکردنی لە کۆڵانەکانە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دیارە هەڵمەتەی دەستگای خێرخوازی بەخشین جیاوازە لە هەڵمەتی ڕێکخراوەکانی تر هەساوە بە دابینکردنی کۆمەڵێک تەنکەری ئاوی خواردنەوە بۆ ماڵان دیارە لە دوای لافاوەکەی چەمچەماڵەوە کۆمەڵێک گەڕەکی چەمچەماڵ بێ ئاو بوون و ئەویش هەساوە بە پڕکردنەوەی ئەو فەراغە دەستخۆشیمان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین دەستخۆشیمان هەیە بۆ ئەندامانەی کە خەریکە پرۆژە جوانن.